ئێمە وەکو خەڵکی گوندی قادراوە بەمبەستی گەشت و گوزاری ڕوومان لێرە کردووە هاتوین جەوێکی خۆش وەربگرین و جەوێک بگۆڕین بەمبەستی سەیرانکردن هاتوین. ڕاستی لە مێژە بیستمانەکە هەیە وەکو بوون، بەڵام لەبەرەوەی کە تا ئێستا خزمەت گوزاری بۆ نەهات بوو، بەڵام سپاس بۆ شارەوانی بناری قەندیل کە هەڵسا بەهێنانی جادە ساڵی پار ئەو جادەی هێنا بۆ ئێرە، بەهۆی ئەوەی کەوا ئەو جادە هاتووە بۆ ئێرە دیارەکەوا وەکو ئێوەش دەیبینن قەرباڵغەیەکی زۆری بەخۆ بینیوە. ئەگەر هاتبا خزمەت گوزاری زیاتر بووە حتمەن بە دڵنیاییەوە خەڵک زیاتر ڕووتێ دەکرد. هیوادارم هەر کەسێک کە سەردانی ئێرە دەکات نەوەکو هەر ئێرە هەر جێگایە کە بەستی گۆڕینی جەوێکی خۆش سەردانی ئەو شوێنانە دەکات پابند بێ بۆ ئەوەی کەوا ناوچەکە بپارێزێ، بۆ ئەوەی کەوا کەسێک کە لە دوای ئەو هاتۆ ئێرەکانان بتوانێت جێگایەکی خاوێن بێدی بکات و لێی دانیشێت و جەوێکی ئارام و خۆشی لەوەربگرێت و ناوچەیەکی خاوێن بێت. هیوادارم شتەکان لێرە فڕە نەدێن و کۆیکەنەوە و شارەوانی بناری قەندیل زۆر جێگای داناوە بۆ ئەوەی زبڵەکانی تێدا کۆکەنەوە و دواتر ئەوان بخۆیان فڕی دەن و لای دەبن. وەڵاهی بەگشتی هەموو گژوگیاکان لێرە هەنا لە کەنگر و کارد و کارگ و ڕێواس و دۆرێ و بەعام گیاکان هەر هەمویان لێرە هەنا، هەر کەسە و بە جۆرێک بەکاردێنی هەیە بۆ کاسبی دەیدەکات و دەیفرۆشێتەوە لە بازار، هەشە بۆ هەر بۆ خۆی دێت بەشی خۆی پەیدا دەکات و بۆ خواردنی خۆی و هەیە هەڵی دەگرێت و بۆ وەرزی کەش بەکاری دێنێ لە زستاناندا. بەگشتی هەموو گیاکان دەکەن و هەر کەسە بە شێوازێک جیاجیا بەکاری دێنێ، زیاتر بۆ خۆیان دێن و سەردان دەکەن. منتیقەی ئێرەکانە خەڵکی ئەو دەوروبەرەی زیاتر بۆ خۆیان دێن، هەشە گەنجەکان دێن بۆ خۆیان کاسبی دەکەن و کۆی دەکەنەوە و دەچن لە بازاردا دەیفرۆشن. گۆمی کرمە سوورانە ئەوە گۆمی کرمە سووران ئەوە شەر ئەو گۆمێکەوە شەرەوە ئەوە گۆمی کرمە سوورەوە گۆمی گەورەکەیە گەورەکان ئەوەیە گۆمەکە بەزەوە شەرکە گۆمە گۆمەداڵی دەڵێ دێ ئەو لەو لێرە ئەوە گۆمەداڵە ئەبێ لە زادڕێەوە سەری شەماڵیە لێوە ڕادەڕۆی دەچیەوە سەری قەندیلی لەوێ دەگە چوی دەچێت زینوێ قەندیلی نەویەکەینە ڕێیەکە بێدا دەڕوە قەدیم ئەو بنشاخە دەگە کەوتووە ڕووبارە گەورەکە ئەوە خواری پێدەڕێ خواری مالەخێ لە گوندێڕا تا بەگەشتێرەکان تەقریبەن بە 4-5 قۆناغ داهاتین قۆناغێکمان دەهینا دەهاتینە ناودەشتێ لە ناودەشتەوە یک ڕۆژان لەوێ دەبووین دەهاتینە سیرنێ لە سیرنێ ڕاوجار پەر دەبووین هەندێک دوێدا چوونە دیوی خێڵاپێ ئەو بەبار و بەکەر و باری بە هەمووی لەوێدا چوونە دیوی خێڵاپ لە دیوی ئەدەکی دەهاتە مالەخێ بێدا دەڕۆی داهاتە مالەخێ دوای بە پەر دەبوون ئەیوانەکانە پەر دەبوو دەچونە و سەر شاخانە و دەچونە دیوی خڕندۆڵێ و دیوی شێخایشیوە منتیقانە کەم دەکا بەس وش و گوشک نابێ وڵای بە درەنگێکی ساڵێ لەوانەیە ئیشک بێ بەس هەتا درەنگ ئیشک نابێ ئەو گۆمە بەس بە تایبەتی بە زۆری بە وەفرانەیە ئای بەفرانە بە زۆری ئاو بەفرە توێتەوە دێتی دێرەکان ئەو دەتوێتەوە دێرە دێرەکانە دەناکانێکی وای نییە بڵێ بۆ دێرەکانیەک دێ بکات خۆی بەس نازانم ماوەیان بەسەماوە بن با فروشتی کەوتووە ناوەڵاگە زیادە نەبوو وەزعەکەی ناخۆش بەو عالەمە هەموو بە کەروباری دا توجا بەوێدا وەرە لێ بێ قۆناغڕە چوار قۆناغڕە تا دەگەشتنێ کوێسانێ و ئەرێ ئەوڵا کاراسانی دەوە کاراسانی نەوە هەموو خەڵکە هاتوتێرەکانە بەسیارە هاتوتێرەکانەوە شوێنە خۆشەی دەبینی و کاراسانی نیوە ئەرێ وەڵا دەستخۆشی لێ دەکە بە شارەوانی ئیشێکی زۆر چاک و ئەوەی کردو بۆ ئەو خزمانە ئەو خزمان هەمووی سراحەت دەکەن بەس لەبۆ مەڕداری لەوانەیە بڕک مەڕداران پێ ناخۆی بەس بە خەڵکی دیکەوەی مەڕینینە لەوانەیە باشتر بێ ونیە ڕێیەکەی خۆشترە